بله ما روشا گندلیه العراقی گرتبو دست کو یک جمتر سیدارترین پرسکریکن لپیشا عراقیان حتی پیشا روژا عراقی جدگری پرسکریکا گندلیه گول عراقی تی بری و برن سروک سازیان نحرین بو پشتوانیان دسپاکی و شفافیتش بغدای محمد رحیم مهوانی منه سلاف بوت بریز محمد رحیم دسپیکی ده تخوازم بپرسم یعنی گندلی مطرسیه کی چاوا بو عراق درست دکه سرتا سلااو لە ئێوە و لە بینەرانتان لە ڕاستیدا گەندەڵی لە عێراق هەوڵەکانی گەشە سەندن دەشەوێنێت دەبێتە بارگرانیەکی گەورە لەسەر کۆمەڵگا لە چەندین بابەتدا لە بواری خزمەتگوزاری با بڵین یاخود لە مامەڵەکردن لە دابینکردنی نەختینە گەندەڵی پێشێلکردنیەکی گەورەی مافی مرۆڤە و ڕێگری لە هەوڵەکانی گەشە سەندن دەکات لە عێراقدا دەبینین ئەو وڵاتانەی هەوڵێکی جدی دەدەن بۆ بەرەنگاربوونەوەی گەندەڵی بەڵام تا ئێستا وڵاتێک نیە لە جیهان بە تەواوی گەندەڵی تێدا نەبێت بەڵگەشت بۆ ئەمە ئەوەیە پێنوێنی گەندەڵی لە وڵاتان کە لەلایەن ڕێکخراوی شەفافیەتی نێودەوڵەتی بڵاو دەکرێتەوە مەزندە بۆ وڵاتان دەکات لە بەندی یەکەمەوە تا نزمترین پلە بۆ نمونە وڵاتێکی وەک دانیمارک بۆ حوتەم ساڵ لەسەر یەک لە سەدا 90 ماوەتەوە لە شەفافیەت هیچ وڵاتێکیش نییە گەندەڵی نەبێت بۆیە عێراق لەم پێنوێنیەدا ئەم ساڵ لە پلەی 26 بووە یاخود لە سەدا 26 بووە ساڵی ڕابردووش 23 بۆ ئەم ساڵ 26 بەهۆی ڕێکارەکانی حکوومەت وەکو پێکهێنانی چەند فەرمانگەیەک بۆ چاودێری لە دامەزراوەکانی دەوڵەت دەستەیەکی سربەخۆش پێک بهێندرێت کە دەسەڵاتەکانی خۆی لە نێوان دامەزراوەکاندا جێبەجێ بکات ئەمەش بۆتە هۆی بەرەو پێشبردنی عێراق لەو ڕێزبەندیەدا گەندەڵیش لە پرۆگرامی حکوومەتدا لە خشتەکاری حکوومەتدا وەکو کاری لە پێشینە بووە کەک محەممەد هەر دوێ چەرشوێ دەتخوازم شتە بپرسم کەک محەممەد کە ڕاحیم یعنی هەر حکوومەتێک لە عراقیتی بەغدایەتی دەبێژێ ڕێزا یەکەم یا خەباتە من دێ لە دژی گەندەلیە بێ لێ نکاری بکەن گەلۆ ڕێگری لێ تێکردن دەسوەردانین دەرڤە گەلۆ هەنە گەلۆ دژبەریا گەندەلیە دە نکارە خودی بریار بە ئەگەری وێ چنێک و حکوومەت نکارن لە هەمبەرێ گەندەلیە ڕاوەستن حقيقة السبب الحقيقي هۆکاری ڕاستەقینەوە لەبارەی بەرەنگاربوونەوەی گەندەڵی ئەویش نەبوونی ویستەیەکی سیاسی ڕاستەقینەیە بۆ بەرەنگاربوونەوەی گەندەڵی هەمویان دروشمی بەرەنگاربوونەوەی گەندەڵی بەرز دەکەنەوە بەڵام جێبەجێکردنەکە زۆر جیاوازە میزاجیە برێز محەممەد ڕەحیم هەروەها نوها یعنی باوەریە وڵاتیان بە دەستهلاتێکی دادوەر دەستهلاتە کوم بکار بێ بەرەنگاربوونا گەندەلیە بکەین ئەمایە دبێژن کوم میلیشیات ئالiyên گەندەل بەرنامە چێتکن پرۆژەیە چێتکن گۆرا کێفا خwe û pereyên xezîneya Iraqê ber bi xweve dibin berjivendiyên wan ji berjivendiyên dewletê mühimtirin ji berjivendiyên hikûmetê mühimtirin dîtina te çi ye birêz Mehmed Rahim حقيقة أحد لراستيدا يكك ل مؤشر مدركات الفساد أحد مصادر ئاماژەکانی گەندەڵی پێوەرە بۆ نمونە
بەرژەوەندی تایبەتی خراوەتە پێش بەرژەوەندی گشتی بەکارهێنان و خراپ بەکارهێنانی بەرپرسیارەتەکان و پۆستەکان بۆ بەرژەوەندی کەسی ئەمەش چارەسەر نەبووە بۆ هاوڵاتیان هەموو کەسێک خۆی بە دەستپاک دەبێنێت ئەمەش ئەم دەستەیە دەست بەسەر سەرچاوەکانی دەرکردنی بڕیار دادەگرن لە پێناو بەرژەوەندی خۆیان ئەمەش ڕنگدانەوەیەکی نەرێنی لەسەر کۆمەڵگە دەبێت بە هەمان شێوەش بکوژی ڕۆحی نیشتیمانیەتە لە کۆمەڵگەی عێراقی ئەمەش وای کردووە خەڵکێکی زۆر نەتوانن لەگەڵ حکوومەت کار بکەن نەبوونی متمانەش لە نێوان هاوڵاتی حکوومەت دروست بووە ئەو متمانەی لاواز کردووە بەهۆی شکست هێنان و بڵاوبوونەوەی دیاردەی گەندەڵی چونکە هیچ چارەسەرێکی ڕاستەقینە بوونی نەبووە ئەمڕۆ گەندەڵی لە دامەزراوەکانی حکوومەتدا زیاد بووە بۆیە دەبینین ئێستا عێراق بەو وێنەیە دەرکەوتووە بەو ڕنگدانەوەیە دەرکەوتووە لە نێو کۆمەڵگەدا لە دامەزراوەکانی حکوومەتی عێراقدا. برنز محەممەد ڕەحیم نهاتە دانیمارکە وەکە نمونەدا وڵاتین ئسکاندیناویە دووارێ گەندەلیێدا یعنی ئەو وڵاتەیە هەری سەرکەفتینە یعنی عێراق دکارە چ سوودێژ ئەزمونە وڵاتین ئسکاندیناویە بگرە و لە هەمبەرەی گەندەلیێ سەرکەفتینە عێراق دکارە بەرنامەیەن وسا لە وڵاتی خۆ جێبەجێ بکە؟ پێویستە عێراق پلانێکی کردەیی جێبەجێ بکات بۆ ڕێگریکردن لە کارەساتی گەندەڵی لە هەموو بوارەکاندا سیاسی ئابووری ئەمنی و لە ئەساستی کۆمەلگاشدا پێویستە عێراق توێژینەوە و لێکۆڵینەوە بۆ مەترسیەکانی گەندەڵی بکات بۆی بزانێت کاری لە پێشینەوە لە بەرەنگاربوونەوەی گەندەڵی چییە بۆ ئەوەی چارەسەرێک بۆ هەموو دەمەزراوەکان بدۆزێتەوە بۆی سربەخۆ بن چاویان لە بەرژەوەندی گشتی بێت نەک بەرژەوەندی تایبەتی هەروە پێویستە پۆستەکان بە شێوەی پشکێنە دابەش نەکردن ئەوانە کەسانی ناکارامن دەگەنە پۆستێک بۆ دەرکردنی بڕیار بۆی بەرژەوەندی خۆیان بە پێش بخەن هەژبوونی خۆیان بەسەر هاوڵاتیان بسەپێنن ئەمە کاردانەوەیەکی نەرێنی بە دوای خۆدا دێنێت ئەوەی عێراق پێویستە بیکات ئەو راپۆرتە بە تەواوی شیکردنەوەی بۆ بکرێت وەکو دامەزراوەیەک لە ڕۆژانی داهاتوو شیکردنەوەیەکی تەواوی بۆ دەکەین ڕاستپاردە بۆ سەرجەم دەسەڵاتەکانی عێراق دەردەکەین بۆ نمونە دەسەڵاتی دادوەری دەرکردنی یاسا وەروە دەسەڵاتی جێبەجێکار بۆی بزانن کاری لە پێشینەوە چییە تا بە ڕۆحێکی نیشتیمانی بەرەنگاری گەندەڵی بنەوە لە دامەزراوەکان چونکە بەرەنگاربوونەوەی ئەو دامەزراوانە یاخود دیاردەی گەندەڵی بەهۆی ڕکابەری سیاسی و ململانەی سیاسیە بە دیاریکراوی بۆ نمونە دەبینین ئێستا عێراق لە هەڵبژاردن نزیک بۆتەوە بۆی ڕکابەری زیاتر بۆ وەکو کۆمەڵگەیەکی شارستانی پێویستە هۆشداری دەربکەین ڕووناکی بخینە تیشک بخینە سەر ئەو پێنوێنیانە تا عێراق بەرەو پێش بچێت لە ڕێزبەندیەکە و دۆخی ئابووری کۆمەڵگەش باشتر بێت. سپاسیاتت کەم برێز محەممەد ڕەحیم ژێ بەغداڵ گەلمە.